ئایا ئەم بابەتە زانستیە چیمان پێ دەڵێت؟ بەڵێ ئەمە ئاەتمان باس کرد و زانستیش ئەمڕۆ سەلماندوێتی کە ئەندامەکانی ئینسان بەڵێ هەموو شتێکیان لەسەر تۆمار دەبێت، پێستی ئینسان شت تۆمار دەکات، لە ڕۆژی قیامەتە شاهدیمان لەسەر دەدات. بەڵام ئەی ئێمە لەکوێ ئەو بابەتە داین؟ دەرس و پندەکانی ئەم وانەیە بۆ ئێمە چییە؟ یەکەم ئەم بابەتە پێمان دەڵێت کە ئەم قورئانە لە لای خوای پەروەردگارەوەیە. ئەم بابەتە پێمان دەڵێت ئیمانتان بەهێز بێ بەرامبەر پەروەردگارتان، هەست بە چاودێری پەروەردگارتان بکەن، چونکە ناتوانن لە هیچ شتێکتان حاشا بکەن و لە دەستی خوای پەروەردگار دەرچن. ئەمە پێمان دەڵێ ئینسان بیر بکەوە و پند وەربگرە، چونکە خوای پەروەردگار دەفەرمێت وهو معكم أينما كنتم، لە هەر شوێنێک بن خوای پەروەردگار بە زانست و زانیاریەکەی لەگەڵتاندایە و ئاگای لێن، هەست بە چاودێری خوای پەروەردگارتان بکەن. ئینسان بەڕاستی جاری وهەیە بێ ئاگایە تا نەمرێ و هۆش خۆی نایەتەوە. بۆ یەکێک لە دەرس و پندەکانی ئەم وانەیە بۆ ئێمە ئەوەیە پێمان دەڵێت ئەی ئینسان هەست بە چاودێری خوای پەروەردگار بکە، نەک لە واقعدا هیچ گوناه و تاوانێک مەکە، لە دڵ و دەرونیشت دابیر لە تاوان مەکەوە، چونکە خوای پەروەردگار دەفەرموێت واعلموا بزانن أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه، بەڕاستی خوای پەروەردگار ئاگادارە و دەزانێ بەوەی کە لە ناخی دڵ و دەرونیشتاندا هەیە کەواتە وریای خۆتان بن. دووهەمین لە دەرس و پندەکان و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە پێویستە بەڕاستی قیامەتمان بیر بێتەوە. بۆچی؟ چونکە خوای پەروەردگار دەفەرمێت فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. ئینسان بەقەد یەک مسقالە زەڕە لە چاکە و لە خراپە بیکات لە خوای پەروەردگار ون نابێت، دەیکەواتە بەڕاستی پێویستە قیامەتمان بیر بێتەوە. سێهەمین و کۆتاهەمین لە دەرەنجامی کۆتایی ئەم بابەتە ئەوەمان پێ دەڵێت پێویستە ئێمە یەقینمان بەوە هەبێت کە ڕۆژێک دادێت هیچ نهێنیەک نامێنێت. ئینسان ڕەنگە بتوانێت لەو دنیادا کارێک بکە پەردەپۆشی بکات، وەکو بەرزەکی بانان بۆی دەرچێ، وەکو کوردەواری دەڵێت، بەڵام لە قیامەتدا هەرگیز ئینسان ناتوانێت بەڕاستی هیچ نهێنیەک بشارێتەوە، چونکە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار دەفەرمێ یەومە تubلى السەرائر، ئەو ڕۆژەیە هەموو نهێنیەکان ئاشکرا دەبن، هیچ شتێک بە نهێنی نامێنێتەوە. لەو ڕۆژەیەشدا هیچ قووەت و هێزێک نییە کە بتوانێت بەرگری لە ئینسان بکات.